پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا یەکێکە لەو پەیوەندیانی کە زۆرترین هەڵکشان و داکشانی بەخۆیەوە بینیوە و لە ئێستاشدا بڕیاری ئەمریکا بەکشانەوەی هێزەکانیان لە سووریا پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتی بە ڕێژەیەکی بەرچاو پتەو کردووە. دوای ئازادکردنی قەشە ئەمریکیەکە ئەمریکا هەنگاوی گەورەی بە ئاڕاستی نزیکبوونەوە لە تورکیا و دوورخستنەوەی ئەو وڵاتە لە رووسیا ناوە. بە جۆرێک سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند ئەمریکا ئەرکی سەرشانی خۆی بەرامبەر تورکیا لەسەر پرسی سووریا بەجێهێناوە. گەرچی تورکیا پرسی ڕادەستکردنەوەی سەرۆکی ڕەوتی خزمەت وەک فشارێک لەسەر ئەمریکا بەکاردەهێنێت و بە مەحاڵی دەڕوانێت، بەڵام بەپێی زانیاریەکان کێروی پەیوەندیەکانی هەردوو وڵات بە جۆرێک بەرز بۆتەوە کە ئەمریکا ئامادەیە محەممەد فەتحوڵڵا گولەن ڕادەستی تورکیا بکاتەوە. لە چوارچێوەی پرۆسەی ئاشتبوونەوەی ئەمریکا و تورکیا وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند پێدەچێت ئەمریکا بەرپرسی پێشووی بانکی خەڵکی تورکی ئازاد بکات کە پێشتر و لە مانگی ئایاری ئەم ساڵدا دادگایەکی ئەمریکی بە تۆمەتی یارمەتیدانی ئێران لە کەمکردنەوەی کاریگەریەکانی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئەو وڵاتە سزای 32 مانگ زیندانی بەسەردا سەپاند. بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا پاش هەڕەشی سەرۆکۆماری تورکیا بە هێرشکردنە سەر ڕۆژهەڵاتی فورات بڕیارێکی چاوەڕوان نەکراو بوو بۆ ڕای گشتی و بە تایبەت هێزە چەکدارەکانی ناو سووریا. هێزەکانی سووریای دیموکرات دەیانزانی کە ئەمریکا ئامادە نیە لە پێناو ئەوان دەستبەرداری تورکیای ئەندامی ناتۆ ببێت و وەک فشارێک لەسەر ئەو وڵاتە بەکاریان دێنێت. لە ئێستادا هەسەدا وەک جێگرەوەی ئەمریکا کەناڵی دیبلۆماسی فراوانی لەگەڵ رووسیا کردوتەوە و لەژێر چاودێری مۆسکۆ گفتوگۆ لە نێوان حکوومەتی سووریا و هەسەدا بەڕێوە دەچێت. لە میانی ئەنجامە سەرەتاییەکانی ڕێکەوتنی هەسەدە و حکوومەتی سووریا هاوشان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات زیاتر لە 1000 سەربازی سوپای سووریا گەشتوتە نێو منبەج. لە چوارچێوەی کۆکردنەوەی هێزەکان لە منبەج یەکەیەکی سەربازی پێشمەرگەی ڕۆژی سەر بە ئەنەکەسە کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پشتیوانی دارایی دەکرێن لەسەر خواستی تورکیا و بە ئاگاداری هەسەدە و لەژێر چاودێری ئەمریکا گەشتونەتە ڕۆژئاوای کوردستان و بڕیارە بچنە ناوچەکانی دەوروبەری منبەج. هەرچەندە تورکیا ستایشی بڕیارەکانی ئەم دوای ئیداری ترامپ دەکات، بەڵام هەڵوێستی لەسەر سزاکانی ئێران نەگۆڕە و لە دوای نێدوانیدا لەسەر ئەو پرسە ئەردۆغان ڕەتی کردەوە پابەندی سزاکان بن و بەستەمکارانە ناوی برد. هەروەها تورکیا ئامادە نیە لێک نزیکبوونەوەی لە واشنتۆن لەسەر حسابی پەیوەندەکانی مۆسکۆ بێت. هەر بۆیە وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند موشکی پاتریۆت لە ئەمریکا دەکڕن و بەردەوامیش بە گرێبەستی سیستمی موشکی S-400 لەگەڵ رووسیا دەدەن. لای خۆشیەوە ئەردۆغان ترامپی بۆ ئەنقەرە بانگی هێشت کردووە و خۆشی هەفتەی ئایندا سەردانی رووسیا دەکات و لەگەڵ ڤلادیمیر پوتینی سەرۆکی ئەو وڵاتە کۆ دەبێتەوە. لەسەر هۆکارەکانی پشت پەردەی لێک نزیکبوونەی تورکیا و ئەمریکا پاوڵ پیلار پرۆفیسۆر و شیکەرەوەی پێشووی دەستگای هەواڵگری CIA دەڵێت یەکێک لە ئەگەرەکانی کشانەوەی ئەمریکا لە سووریا بۆ بێدەنگبوونی تورکیا بوو لە کەیسی خاشقچی. لێک نزیکبوونەوەی ئەمریکا و تورکیا تەموو مژی و نادیاری زۆری لێبەدی دەکرێت و ئەو پرسیاری بەدوای خۆی داهێناوە ئاخۆ ئەو لێک نزیکبوونەوەیە نیشانەی گرێبەست و ڕێکەوتنێکی زەبەلاحی نێوان ئەو دوو وڵاتەیە یان تەنها جموجوڵێکی تەکتیکیە بۆ مامەڵەکردنێکی کاتی لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکە.